بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە علی محەممەد بەڕێوەبەری کارەبای ڕاپەڕین ڕاستە و خۆ میوان نیستۆ دوێشتە کاک علی بەخێر بیت. زۆر سپاس. ئەم پرۆژەیە چ گرنگیەکی هەیە؟ بەڵێ دیارە پرۆژەی ڕاکێشانی هێڵی 132 کەیفی بازیان ڕانیە گرنجێکی تایبەتی هەیە بۆ سەرجەم سنووری ئیدارەی ڕاپەڕین بە تایبەتی لەبەر ئەوەی لە ڕابردوودا کێشەی کەمی ڤۆڵتیا و ئەنستەیبڵەتی سیستەم واتە کەمی ئیستیقراری سیستەمی ئێمە بۆ کێشەی لۆتفلۆ کە دیارە لە ڕابردوودا کێشەی زۆرمان هەبووە لەو بوارەدا بۆ کێشەی ئەوەمان هەبوو کە توانای هێڵەکانی گواستنەوەمان زۆر کەم بوو. وەکو بەپێی ئەو گەشە سەردەی ئیدارەی ڕاپەڕین نەبوو کە ئیشتراکاتێکی زۆر و کۆمەڵێک گوندی زۆر و دەڤەرێکی فراوان و بەرەو پێشچوونی بواری پیشەسازی و بواری بازرگانی و پشتوپاڵی لە دەڤەرەکەدا پێویستی بەوە بوو کە هێڵێکی باشتر لەوەی کە هەمان بوو ڕابکێشێت. دیارە خۆشبەختانە ئەمڕۆ لەلایەن جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری کارەباوە پرۆژەکە بە ئەنجام گەێنرا بە دانانی بەردی برۆغەی بۆی بتوانین لە ماوەی ساڵێکی تەقویمیدا ئیشەڵا پرۆژەکە بە ئەنجام بگات و دەرەنجامەکانی بدێنین. دیارە پرۆژەکە بۆ خۆی پرۆژەیەکی ژێرخانە بۆ کارەبا سوودی دەبێت بۆ سەرجەم سیستەمی گواستنەوەی وزەی کارەبای هەرێم بەهۆی پێدانی ئیستیقرارێتێکی زیاتر بە سیستەم. بڵێ کاک علیبا بە زمانی خەڵک قسە لەگەڵا بکەم. ئەم هێڵە ئەمە خەتێکە کارەبا لە بازیانەوە ئەگوازێتەوە بۆ ڕانیە بەڵام ڤۆڵتیەی ئەم هێڵە بەرزە. بەڵێ دیارە ئەم هێڵی گواستنەوەی وزەی کارەبایە کە هێڵێکە بە 132 کەیڤی دەبڵ لاین دەبڵ کۆندەکتەر کارەبا دەگوازێتەوە لە ڕاستەوخۆ لە ویزگەکانی بەرهەمهێنانی بازیان و چەمچەماڵەوە بۆ سنووری دەڤەری ڕاپەڕین. باشە دیارە پێشتر هێڵەکەی ئێمە تواناکەی تەنها 180 مێگاوات کارەبا بوو. باش چەند هێڵتان هەبوو پێشتر ئێوە؟ بەڵێ ئێمە پێشتر دوو لاینمان هەبوو، لاینی دوکان و چوار قڕنا یەک دوو بە هەردووچیان توانای 180 مێگاوات کارەبا هەبوو. بەڵام ئێستا ئەم هێڵە بە تەنیا کە دوو هێڵە هێڵی بازیان ڕانێ یەک بازیان ڕانێ دوو دەتوانێت تا 400 مێگاوات کارەبا بگوازێتەوە بۆ دەڤەری ڕاپەڕین و لێرەشەوە دەتوانێت ئیستیقرارێت بدات بە سەرجەم ناوچەکانی تر. یعنی ئەگەر ویزگەی بەرهەمهێنانی کارەبا لە دەڤەری ڕاپەڕین دامەزرا ئەو کاتە دەتوانێت بە پێچەوانەوە لێرەوە کارەبا بنێرێت بۆ ناوچەکانی تر. زۆر باشە. کاک قوبات باز لەوە کە دەڵێمە کێشەی بەرهەمهێنانی کارەبامان نییە بەڵام ئەو کێشەی کە هەمانە کۆنبوونی تۆڕەکانی گواستنەوە و دابشکردنێتی. کۆنبوونەکە وازەخە بەڵام دابشکردنەکە مەبەست لێ چییە؟ بەڵێ دیارە بە دڵنیاییەوە ئێمە کێشەی بەرهەمهێنانی کارەبا لە وەزارەتی کارەبا توانای 6500 مێگاوات کارەبا هەیە بەڵام بەهۆی کەمی سوتەمەنیەوە 3500 بۆ 3600 مێگاوات لە ئێستادا بەرهەم دەهێنرێت. بەڵام بە تەنها بەرهەمهێنان بەز نییە، پێویستە ئێمە هێڵەکانی گواستنەوەی وزەی کارەباش تەقویە بکەین وەکو ئەم هێڵەی ئێستا کە جەنابی کاقوات فەرمووی کە ئەم هێڵانە دەبێتە هۆی ئیستیقرارێتدان و چارەسەرکردنی کێشەی لۆتفلۆ چارەسەرکردنی کێشەی ڤۆڵتیا. دیارە مەبەستی لە تۆڕەکانی دابشکردن ئەو تۆڕانن کە ڕاستەوخۆ کارەبا دەگەێنە هاوڵاتی، ئەو هێڵانن کە کارەبا بۆ سەرجەم شار و شارۆچکەکان دابین دەکات لەو ویزگانەی کە کارەبا دابش دەکەن بۆ گەڕەکەکان بۆ گوندنشینان. کارەبای ڕاپەڕین کەی دانراوە؟ هێڵەکانی کارەبای ڕاپەڕین چه ساڵێک دانراون؟ بەڵێ دیارە هێڵەکانی کارەبای ڕاپەڕین هێڵەکانی دابشکردن هەر لە ساڵانی کۆنەوە لە ساڵانی 56ەوە تا 82 کۆمەڵێک هێڵی کۆن و هەبووە. لە دوای ساڵی 82 هێڵەکان دووبارەت نۆژەن کراونەوە تا ساڵی 2003. لە دوای 2003 جارێکی تر ئێمە سەرجەم هێڵەکانمان دووبارە نۆژەن کردنەوە هێڵەکانی دابشکردنی ناو سەرکردنی. بەڵام ئەگەر لە 82 تا 2003 حسابی کەیت لە 91 و 92 حکوومەتی کوردی زاڵ بۆ بەسەر ئەو ناوچانەیە و حکومڕانی کردووە. بەڵێ بەڵام هەر ئەو هێڵە کۆنانە هەبوون لەو ناوچانە بە ئێستا هەر کۆنەکانی ئەوسان. ئێستا بڵین لە دوای ساڵی 2004ەوە سەرجەم ئەو هێڵە کۆنانە تازە کراونەوە نۆژەن کراونەوە
دوای ئەوەی کە بڵێن لە بودجەی گەشەبێدانی هەرێمەکان و لە بودجەی داهاتی کارەبا خۆشبەختانە زۆربەی زۆری هێڵەکان تازە کراونەوە هیچ هێڵێک لە هێڵە کۆنەکانی پێش 2023 نەماوە بەڵام ناوچەکەی ئێمەش بە حکمی ئەوەی کە پێشتر وێران بوو سەرجەم دەڤەرەکانی ڕووخا بوو تەنها سنتەری قەزای ڕانێ مابوو بە حکمی ئەوەش ئێمە کۆمەڵک هێڵەکان ناچار بووین بە هێڵی کۆن بنیادنینەوە بەڵام دوای 2004 بڵێ ببوورە تازە کراونەوە باز لەواکەی کە ئەم پرۆژەیە کە ئەمڕۆ کاک قوبات بەردی بناغی بۆ دانا چارەسەری ڤۆڵتیە شەکات کێشەی ڤۆڵتیە هەبوو لە کارەبای هەرێما بەگشتیان لە دەڤەری ڕاپەڕین بە تایبەتی و کێشەیە هەیە بەڵێ دیارە کێشەی ڤۆڵتیە بە زۆری لەو ناوچانە هەیە کە کەوتونە ئێن پۆینتەوە نقطەکانی کۆتایی بەڵێ وەکو شاری قەڵازێ منتیقەی ڕانیە و دەڤەرە ئەو لادێ و گوندە دوورە دەستانەی کە لەسەر سنووری ئێران و لە دەڤەری ڕاپەڕینن ئەو شوێنانە کێشەی ڤۆڵتێمان هەبوو بە حکمی ئەوەی کە ویزگەی بەرهەمێنانی کارەبا لە دوورە چەکە نییە و هێڵەکانی گواستنەوەش وەکو جەنابی کاقوبات فەرمێتی توانای گواستنەوەیان کە بۆ یاخود کۆم بوون یاخود وەکو پێویست بەهۆی کەمی بودجە لە چەند ساڵی ڕابردوودا سیانە نەکراون بەڵام ئێستا بە ئەم نۆژەن نەکراونەوە بەهۆی ئەم هێڵە تازەوە کە ڕاستە و خۆ هێڵێکی تازەیە توانایەکی بەرزی هەیە لە گواستنەوەی وزەی کارەبا دەبێتە هۆی ئەوەی کێشەی کەمی ڤۆڵتێ چارەسەر بکات یاریکرد بە کوردیەکەی بەناو خەڵکا بۆ ناسراوە ڤۆڵتیە یاریە کانزمە بێتەوە بەرزە بێتەوە بڵێ دیارە لە ناوچەکەی ئێمە ئێستاش کۆمەڵێک شوێنمان هەیە ڤۆڵتاج بەکاردێنین یعنی بۆ بەرزکردنەوەی ڤۆڵتیە ئەمە چارەسەر دەبێت ئێمە زۆر هەوڵ دراوە لە ڕابردوودا چەندین ویزگەی کارەبامان دروست کردووە لە قەڵازێ لە لادێکان بەڵام لەبەر زۆری و فراوانبوونی ناوچەکە ڕۆژانە باری زیاتر هاتوۆتە سەر تۆڕەکان بۆتە هۆی ئەوەی کە بە بەردەوامی کێشەی ڤۆڵتێمان بۆ دروست بێت وە کێشەیەکی تر کێشەی لۆد فلۆیە ئێمە لەبەر ئەوەی ویزگەی بەرهەمێنان لە ناوچەی ڕاپەڕین نییە ڤۆڵتێمان لە ناوچەکانی بەرهەمێنانی کارەباوە بۆ دێت بۆ نمونە لە دووکانەوە لە بازیانەوە لە هەولێرەوە لە سەر جەمتۆڕەکانی ترەوە بە حکمی ئەوە کێشەی ڤۆڵتێمان هەبوو و لۆدفلۆ کە بەرەو ئیتیجاهێک ڕۆیشتۆ بۆتە هۆی بارزۆری بۆ ئەو شوێنە باشە چ کێشەیەکی ترتان هەیە جگەلەوەی کە ئەم ڤۆڵتەیە چارەسەرەکرێت بەڵێ دیارە بە حکمی ئەوەی کە لە دوای ساڵی 2014ەوە وەکەمی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان و شەڕی داعش بۆتەوەی ئەوەی بەهۆی قەیرانی داراییەوە وەکو پێویست بودجەی پێویست بۆ پرۆژەکان بین نەکرابوو بەڵام ئێستا خۆشبەختانە لەم 2 ساڵەی ڕابردوو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم هەوڵێکی زۆر دراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە و لەلایەن وەزارەتی کارەباوە لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانیەوە لەسەر داهاتی کارەبا کۆمەڵێک پرۆژەی چاکسازی لە تۆڕەکاندا کراوە و بەردەوامیش دەکرێت و پرۆژەی ستراتیژی ئێستا ئەوەی پێویستە و زەرورە بۆ دەڤەری ڕاپەڕین دیارە پێویستی بە پرۆژەی بەرهەمێنانی کارەبایە و خۆشبەختانە لەلایەن وەزارەتی کارەباوە پلانی بۆ دانرا کە پرۆژەیەکی بەرهەمێنانی کارەبا لە ناوچەکە بنیاد بدرێت بەگشتی کێ سوودمەند دەبێت لەم پرۆژەی کە ئەمڕۆ کاک قوبات بەردی بناغی بۆ دانا وێزگە بەرهەمهێنەرەکان یان ئەوانەی کە بۆیان نەڕوات کارەبا بڵێ بەگشتی سەرجەم تۆڕەکانی کارەبا لە هەرێمی کوردستان ئیستیقرارێتی باشتریان بۆ دەگەڕێتەوە سوودمەند دەبن و ئەو شوێنانەی کە کارەبایان بۆ دەگوازرێتەوە سوودمەند دەبن بەهۆی ئەوەی کێشەکانیان چارەسەر دەبێت و دەبێتە هۆی ئەوەی هەلی کار بڕەخسێنێت هەلی کار بۆ ئەو ناوچانەی کە هێڵەکەیان پێدا تێ دەپەڕێت دەبێتە هۆی ئەوەی کە پرۆژەیەکی استراتیژی بودجەیەکی زەبەلاحە پێویستی بە 100 کیلۆمەتر کارکردن هەیە سەرجەم ئەو شوێنانەی کە کاری تێدا دەکرێت وەستا کرێکار ئەندازیار شوفێر خەڵک لە ماوەی ساڵێکە هەلی کارە بێت بۆ ماوەی ساڵێک بەڵێ بۆ ماوەی ساڵێک دەبێت هەلی کار بۆ ئەو ناوچانەی کاگاریان پرۆژەیە بەشێکی زۆر لە کێشەکانی کارەبای دەڤەری ڕاپەڕین چارەسەرەکات جگە لە کۆنی هێڵەکان و یاریکردنی ڤۆڵتیە چ کێشەیەکی تری هەیە کارەبای ڕاپەڕین دیارە وەکو باسمان کرد کێشەی کارەبا کێشەیەکی بە بەردەوامی پێویستە ئێمە هەوڵی لەگەڵ بدەین بە بەردەوامی گرفتەکانی چارەسەر بکەین چکە کێشەی گواستنەوەی تۆڕەکانی کارەبا بەهۆی کۆنیانە وەکو باسکرای کێشەی دابەشکردن تۆڕەکانی دابەشکردن زۆر جار ئێمە
کۆمەڵێک لادێمان هەیە کە تازە ئاوەدان دەبێتەوە پێویستە ئێمە کارەبایان بۆ ڕابکێشین پێویستمان بەوەیە کە بودجەیەکی زیاتر و دەسەڵاتێکی فراوانترمان هەبێت بۆ ئەوەی بتوانین بەتەم ئەو داواکاریانەوە بچین کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەیە دیارە سەنتەری ئیدارەی ڕاپەڕین لە پارێزگای سلێمانی و لە پارێزگای هەولێریشەوە دوورە پێویستە ئێمە دەسەڵاتێکی وامان بدرێتێک کە بتوانین کارەکان بە خۆمان ئەنجام بدەین بتوانین پرۆژە خزمەت گوزاریەکان بەرەو پێش بەرین ڕۆتین کەمکەینەوە ئەو کێشە و گرفتانە چارەسەرکەین. چەند هاوبەشی کارەبا هەیە لە دەفەری ڕاپەڕین؟ بەڵێ دیارە ئێستا لەم کاتەی ئێستادا 96,000 هاوبەشی کارەبامان هەیە و بەردەوام لە زیادبووندایە ساڵانە 3 بۆ 5,000 هاوبەشی تازە دێتە سەر تۆڕەکانی کارەبا تەنها لە ماوەی هەژمانجی ڕابردوودا ئەم هەژمانگەی ساڵی 2021 زیاتر لە 2,800 هاوبەشی تازە هاتوتە سەر هێڵەکان کە هێشتا بە تەواوەتی ئەپدەیتی ئەم ئامارەش نەکراوەتەوە کە دڵنیام زیاتریش دەبێت لەبەر ئەوەی ئێستا تۆڕی زیرەک و پێوەری زیرەک لە ناوچەکەی ئێمە دەبەسرێ زیاتر هاوبەشی هەیە. لە کێوە تۆڕی پێوەری زیرەک بەسترێت لای ئێوە؟ دیارە لە بەرواری 12/2021ەوە لە ناو سنتەری شاری ڕانیا دەستکراوە بە بەستنی پێوەری زیرەک بۆ هاوبەشەکانی کارەبا دیارە تا ئێستا بەشێکی زۆری سنتەری شار تەواو بووە هیوادارین لە چەند ڕۆژی ئایندەدا سەرجەم شاری ڕانی تەواو بێ و چینە شار و شارۆچکەکانی تری ئیدارەی ڕاپەڕین. باشە کاک عەلی هەر چەندان پرسیارە پەیوەندی بە ئیش و وەزیفەکەی تۆ نیە بەڵام دەرەنجام تۆ خەڵکی دەڤەری ڕاپەڕینیت ڕاپەڕین پرۆژەی خزمەتگوزاری باشی تیاکراوە لە ئێستاە؟ بڵێ دیارە سەبارەت بە سەرجەم پرۆژە خزمەتگوزاریەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین لە 2 ساڵی ڕابردوودا کۆمەڵێک پرۆژە کۆمەڵێک شت بە تایبەتی لە بواری کارەبادا بەڵام پرۆژەی بەڕاستی بچووک و ورد نەک پرۆژەی ستراتیژی گەورەوە دیارە ئەمڕۆ پرۆژەیەکی زۆر ستراتیجیە بۆ بواری کارەبا بەڵام لە بوارەکانی تری خزمەتگوزاریدا بە تەکید پرۆژەی سنووری ئیدارەی ڕاپەڕین پێویستی بە ئاور لێدانەوەی زیاتر هەیە بە بەردەوامی پێویستی بەوەیە بە پرۆژە خزمەتگوزاریەکانی شارەوانی نەخۆشخانە ڕێگاوبان هەیە بەهۆی کەمی بودجە لە چەند ساڵی ڕابردوودا ڕێژەی پرۆژەکان کەم بوون بەڵام خۆشبەختانە لە ساڵی 2007ەوە بە فەرمانی جەنابی کاقوباد کۆمەڵێکی زۆر لە پرۆژە ڕاوەستاوەکانی سنووری ئیدارەی کەوتنەوە وەتوانراوە پرۆژە کۆنەکان بەشی زۆریان تەواو بێت تەنها چەند پرۆژەیەکی کەم کە بە پەنجەی دەست دەژمێردێن هیوادارم ئەوانش لە چەند ڕۆژی ئایندەدا وەکو پرۆژەی دووسایدی ناو ڕاوەڕنیە پرۆژەی نەخۆشخانەی ئاوی دەربەن ئەوانش بە ئیشکەونەوە. بڵێ عەلی محەممەد بەڕێوەبەری کارەبای ڕاپەڕین ڕاستە و خۆ میوانی 2 هەش بوویت سوپاس بۆ ئامادەبوونێت.